بەهۆی بوونی غاز و گازێکی زۆر لە ناوچەکەی ژینگە. ڕێنمایەکی نوێی زانکۆی چەرموو بەڕێوەبەر و فەرمانبەرانی بەشی تۆماری زانکۆکەی کۆکردوتەوە گفتوگۆ لەسەر چۆنێتی جێبەجێکردنی ڕێنمایەکە دەکەن. لە سەرەتای ئەم مانگەوە ئەنجومەنی زانکۆی چەرموو بڕیاری داوە بۆ لەمە دووە هەر خوێندکارێک لە زانکۆکە وەربگیرێت یاخود دوای تەواوبوونی خوێندنی لە زانکۆکە داوای بڕوانامە بکات دوو نەمام یاخود نەمامێک بچێنێت. لە ئێستاشدا بڕیارەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە و چەند نەمامێک لە نێو گۆڕەپانی زانکۆکەدا چێنراون. ئێمە هەمیشە زانکۆکان هەروترێ زانکۆکان سەرمەشقن پێمان باش و لەم کارێشە زانکۆکان سەرمەشق بن و هەموو خێزانێک لە ڕێگای تەلەبەکەیەوە ئێمە ئەم پەیامە ئەگەینین بە ماڵەکان و بە خێزانەکان کە ڕۆڵی هەبێ دەوری هەبێ لە سەوزکردنی هەم زانکۆ و هەم ناوچەکەی و هەم سنوورەکەی. بڕیارەکەی زانکۆ خوێندکارانی بەسەر دوو ئارەسەدا دابەش کردووە. بەشێکیان بە بڕیارێکی باش و خزمەتکردن بە ژینگە و سروژ ناوی دەبەن و هەندێکی تریشان لایەن وایە بارگرانیە بۆ سەر خوێندکار و دەبێت ڕەچاوی دۆخی داراییان بکرێت. 4 ساڵ لەم زانکۆیە ئەتوانی ئەخوێنی لە کۆتاییدا ئەتوانی خزمەتێک بە زانکۆی چەرموو بکەیت تەنها بە دوو نەمام. بەڵام لە هەمان کاتیشدا بارگرانی بۆ خوێندکار دروست دەکرێت کە پێیان وایە لە هەمان پێیان وایە 50,000 ئەدرێت لە کاتی وەرگرتنی بڕوانامەکە و هەروەها ئەمەش کە لە کاتێدا نەمامەکە نزیکەی 30,000 تێدەچێت. لە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان لە کاتی داواکردن و وەرگرتنی بڕوانامەی دەرچوون بڕی 50,000 دینار وەردەگیرێت. لە ئێستادا کەمی ڕێژەی سەوزایی نێو زانکۆکەیان جگە لەو بڕەپارەیە بەرپرسانی زانکۆی چەرمووی ناچار کردووە بڕیارێکی لەم چەشنەش دەربکەن. شارەوانی سنوورەکەش جگە لەوەی بە پێویستی ناو دەبن بڕیاریشیان داوا لە چەند فەرمانگە و بەڕێوەبەرایەتێکی تری ناوچەکە بکەن لە بەرامبەر ڕایکردنی کاری هاوڵاتیان داوای چاندنی نەمامیان لێ بکەن. و بەرنامەی ئەوەشمان هەیە ئەو بیرۆکەیە فراوانتر بکەین لە داهاتووە بۆ ئەو کچوکڕانی کە هاوسەرگیریەکەن گرێبەستی هاوسەرگیریەکان بۆ نەکرێتە تاکو دوو نەمامە چێننیان ئەو منداڵانی کە تازە لە دایکە بن نەمامێک بچێنرێ بۆی بتوانین بە هەمومان ژینگی شارەکەمان سەوزتر بکەین. زانکۆی چەرموو لە ساڵی 2014ەوە لەسەر ڕووبەری 240 دۆنم زەوی دروست کراوە و بە وتەی بەرپرسانی لە ئێستادا ڕێژەی سەوزایی کەمتر لە 102. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.